دەجا دێتە هەولێرش والله دەبێ بێتە هەر هەمووی سەرزەوی بەڵام ئەوەی کەوارد بوو لە فەرمودەی پێغەمبەر عەلەیهی ئەفضەل الصلاة والسلام هەردوو شە هاتووە هەم ئەسفەهان هاتووە هەم ئەسبەهان هاتووە کاتێک دێت لا خاچی ئەسفەهانەوە 7,000 جوولەکە شوێنی دەکەون جا لا رواياتك ترى فرمي 7,000 عالم وزانا و داناكاني يهود شويني أكون چونك زورتريني الرجي دانشتواني يهود وجولكا يعني لخاتش إيرانوي لدوي إسرائيل طبعا نابي أول لبير بكين آية أو زمنيك رسول الله باسئك عليه الصلاة والسلام آية أبي أو زمني استهبت آية مدي يجترى أبي أو إحصاء يعني كراوة ژمارەی ڕێژەی جوولەکەکان لە خاچی ئەسبەهانەوە 6,000 تێپەڕاندووە ئایا دەگاتە ئەو 7,000 ئەوە العلم عند الله طبعا لە خاچی ئەسبەهان گەڕەچیان هەیە منطقیان هەیە تایبەت بە جوولەکەکانە و پێغەمبەر عەلەیهی سەلام نەچۆتە خاچی ئێران ئەی چۆن زانیوێتی ڕۆژێک لە ڕۆژان کەوا لە خاچی ئەسبەهان ڕێژەی جوولەکە بەرز ئەبێتەوە یان جوولەکە لە خاچی ئەسبەهانەوە هەیە چونکە ڕەسوول الله نەبینیوە عەلەیهی ئەفضەل الصلاة والسلام سەرەڕای ئەوەی کە دێ طبعا فەسادیەکی زۆر دەنێتەوە فەرمی لە چۆن خەلەة بین الشام والعراق کوشتن و کوشتارێکی زۆر دەکات لە بینی شام و عێراق طبعا شوێنەکەی پێی دەوترێ خەلە أو خليها أجر ببي موقع وخريطي بيشتر بكين لا حاجي أمرانا ودست بيكا حتى كردستانش بله ببي أو خليك بيغمر باس كردو عليه الصلاة والسلام حتى بشي موصل كركوك هذا دقات الشط العرب أو يندر أو موقع بيدا وتري خلا جاء لا إنترنت رجع يعني سيرش يمكن لسر أو بابتها لا جوجل خريطة كيدا من راسته خوش سامي لبو هوليرش كردبو يعني دەجا دێتە هەولێرش والله دەبێ بێتە هەر هەمووی سەرزەوی بەڵام ئەوە ڕێڕەوەکەیتی کە خەلێ ئەوەش قسەی من يعني وەکو بڵێ ئەو قسەی لەسەر من مەکەنە ماڵ ئەمە قسەی رسول الله عليه أفضل الصلاة والسلام خەلەة بين الشام والعراق زۆرینەی نیشانەکانی ڕۆژی قیامەت لە شەرق الأوسط